ئەگەر وتارەکانی ڕابردوومان بشوبێن بە بینایەک بە تەلارێک برایەتی تەلارەکەیە، دەرگاکەی و دەواازەکەی سەلامە و بڵاوکردنەوەی سەلامە. طبعاً ئەم بینایە ئەبێ پایە هەبێ، کۆڵەکەیە بێ. ئایا ئەم پایەیە چییە بۆ یەک ڕیزی و برایەتەکەمان سەلامەت بێ و بەقووەت بێت؟ ئەویش لێخۆشبوون و چاوپۆشیکردنە لە یەکتری. جاکەواتە تەوەرە و باسی وتار و جومعی ئەمڕۆمان باسکردن لە گەورەترین و قورسترین جیهادی نەفسی و دەرونی، ئەویش لێخۆشبوون و عەفووە لە کاتی توانا و دەسەڵاتە. ئەبێ بیرکردنەوەیەکی هەڵا، بیرکردنەوەیەکی سەقەت لە مێشکمان ڕاست بکەینەوە. کاتێک برایەک، خزمێک، دۆستێک، دراوسێک هەڵەیەکە بەرامبەر ئەکات، شەیتان لەم نێوەندەیە ئیش و پیشەی چییە؟ کاری چییە؟ شەیتان دێتە بنگوێچکەت و بنکەڵێشت، دەڵێت لێی خۆش نەبیت، چونکە گەر لێی خۆش بیت ئەوە حاشا من حضور سووکە بی لە بەرچاوی، توانا و دەسەڵاتێ نامێنێ، دوایی ئەڵێن لاواز بوو، توانای نەبوو حەق و مافەقی خۆی بگرێتەوە. بەڵام پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بە فەرمودەیەک یاسایەکی حەتمیمان بۆ ڕوون ئەکاتەوە کە ئەم تێگەشتنە هەڵەیە. دەفەرمێت وما زاد الله عبدا بعفو إلا عزة. هیچ شتێک لە بەندەیەک ناگۆڕێت بە لێخۆشبوون کاتێک لە براکەی خۆشە بێت ئیلا عیزەت و شکۆمەندی و ڕێزی بەدەست دێنێت لەناو خەڵکیە. ئەمە لە دنیاە ڕێز و حورمەت و شکۆی مرۆڤەکەی پێبەرز بۆیەوە. ئەی پرسیار ئەکرێ ئەی لە قیامەتە لەو دنیا پاداشی کەسێک چییە کە لێخۆشبوو چاوپۆشە بەرامبەر براکەی، بەرامبەر هەڵەی براکەی؟ ئیماندارانی خۆشەویست، خی گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێت فەمەن عەفا وەئەصلەح فەئەجره عەلی الله. تەماشاکە نەیفەرموو پاداشتەکەی ئەوەندەیە، چۆنیەتی و کەمیەتیەکەی باز نەکرد، فەرمووی پاداشتەکەی لەسەر خودی خۆمە. ئەمە یەکێک لەو کارە چاکانەی کە هیچ کەسێ نازانێت پاداشتەکەی چەند و چۆنە. خەلیفەی یەکەم ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕووداوێکی زۆر گەورە و ناڕەحەتی بەسەرا هات. هەندێکمان لەوانەیە ڕووداوی ئیفکمان بیست بێت. درۆ گەورەکە ئەوە بوو کە منافقەکانی مەدینە درۆ و بوختانیان کرد بەدەم دایکمان عایشەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە کچی ئەبوبەکری سیدیقە. تۆمەتی ناپاکییان دایە پاڵی. تەسەور بکەن مانگێکی ڕەبەق بۆی ئەم درۆیەوە لە ماڵی ئەبوبەکری سیدیقە ناڕەحەتی و خەم و هەموو پەژارە بوو. لەوەش ناڕەحەتر کاتێ بوو کە ئەبوبەکری سیدیق زانی کەسێک لەناو ئەو کەسانەی کەوتۆتە گێڕانەوەی ئەم درۆیە ئامۆزاکەی خۆیەتی، خزمێکی خۆیەتی بە ناوی میستەحی کوڕی وساسە. ئەم میستەحە کەسێکی زۆر هەژار و نەدار و دەستکورد بوو. ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ مانگانە و ساڵانە و هەفتانە هاوکاری ئەکرد و یارمەتی ئەیە. یەک مانگی ڕەبەق ماڵی ئەبوبەکری سیدیق پڕ بوو لە خەم و پەژارە، لەبەرەوەی شەرەف و ناموسیان ببووە بنێشتە خۆشەی سەر ناو خەڵکی مەدینە. جواب بوو کاتێک ئایەتی خوا نازڵ بوو پاکی عایشەی سەلمان خوای گەورە، ئەبوبەکر زۆر دڵی لەم خزمەی شکا. وتی فەرمووی والله لا أنفق على مصطح شيئا أبدا. والله ئیتر یارمەتی میستەحی ئامۆزام ناکەم، ئیتر بە هیچ شێوازی هاوکاری ناکەم، یەک فلس لە من وەرناگرێ ئیتر. تەماشای سۆز و ڕەحمی ئیلایی بکەن کە چۆن ئەوێت دڵی ئیمانداران بە یەکەوە گرێ بدات و بە یەکەوە ببەسێت. دوا بەدوای ئەوە خوای گەورە ئاەتی نازڵ کردی و فەرمووی وەلیەعفو وەلیەصفەحو، لیان خۆش بن، چاوپۆشیان بکەن. ئەلا تحبون أن يغفر الله لكم؟ ئایا کەس لە ئێوە حەز ناکە خوای گەورە لێی خۆش بێت؟ ئەبوبەکری سیدیق خاتی گوێی لەم ئاەتە بوو کە دابەزی، چاوی پڕ گریان بوو، فەرمووی بەلا والله إني أحب أن يغفر الله لي. بەڵێ سوێن بەخوا ئەمە بێت لێخۆشبوونی ئەڵڵا تەعالا بەدەست بێنم. کابێ سێری ڕەحم و سۆزی ئیلایی بکەن کە چۆن ئەوێت دڵی ئیمانداران، دڵی باوەڕداران، دڵی موسڵمانان بە یەکتری ببەسێتەوە بە لێخۆشبوون. ئەبوبەکری سیدیق دوای ئەمە چی کرد؟ ڕۆشت سوێندەکەی شکاند، لە میستەحی ئامۆزای خۆش بوو،
هاوکارێکەشی ئەگەر لە یەکێن دەبێت زیادی کرد بۆ دوو هێندە. با لە حاڵ و دەرونی خۆمان بڕوانین، تەماشای مەحکەمەکان، تەماشای دادگاکان، تەماشای ناو خێزانەکان دەبینین زۆر کات بەوەی کێشەی میرات بێت، یا کێشەی چەند مەترێک لە زەوی بێت، یا کێشەی زۆر بەسیط بێت، دوو برا، دوو خزم، دوو درا و سێ فاتیحەیان لە نێوانە بڕاوە، پشتیان لە یەکتری کردووە. جاوەک ئاگادار بن لە جومعەکانی ڕابردووە فەرموودەیەکمان باس کرد کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی چی؟ فەرموویەتی حەڵاڵ و دروست نییە بۆ ئەو کەسەی 3 ڕۆژ دەنگ لەگەڵ برا موسڵمانەکەیدا ببڕێت. ئەی باشە ئێمە بۆ دەنگ دابڕین لە کاتێکە ئێمە کە شوێن کەوتەی ئەم ڕێبازە جوانەی. جا بۆ ئەوەی ئەم جومعەیە ببێتە مێژوویەک بۆ ئاشبوونەوەی دڵەکان، بۆ کۆبوونەوەی یەکتر، بۆ بەقەوەتبوونی برایەتیمان، ئەبێت دوو هەنگاو، دوو ڕێگا لە خۆمانە جێبەجێ بکەین و هەنگاوی بۆ بنین. یەکەم هەنگاو ئەبێت چی بێت؟ داخستنی لاپەڕە کۆنەکە بێت، وەکو قەوان لێی مێرەوە. براکانم، مرۆڤی گەورە هەمیشە لێبوردەیە، هەمیشە چاوپۆشە لە براکەی. دووەم هەنگاو پێشبڕکێ بۆ بوون بە باشترین، بۆ بوون بە چاکترین. فەرموودەکە وتی چی؟ خەیڕهم الذی یەبدأ بالسەلام، باشترینتان ئەو کەسەیە کە دەست پێشخەرە بۆ سەلام. یعنی دەست پێشخەر مەبەستی ئەوە نێ بڵێ ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله و تەواو، بەڵام لەناو دڵتا بوغز و ڕق و کینەی تیا بێ. نا، دەست پێشخەر بێ بۆ ئاشتی و دەستی برایەتی. کابێ وەکو شوێنکەوتەی ڕێبازی محەممەد الموستەفا ئەبێت دایما هەمیشە دەست پێشخەر بین بۆ ئەوەی سەلام بکەین، بۆ ئەوەی ئاشتی بڵاو بکەینەوە، بۆ ئەوەی پشتیوانی یەکتر بین لە هەموو بار و کاتێکە.